ئافرەت دەبێ مافەکانی خۆی بزانێت و ئەرکەکانی چییە لەسەری بۆ ئەوەی ڕوبەڕووی توندوتیژی نەبێتەوە و چۆن خێزان بپارێزێت. سەبارەت بە پرسیارەکە دەتوانم بڵێم دەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر ئەو کار و چالاکیانەی کەوا لە ڕێگای ڕێکخراوەکان نەتەکو پێشکەشەکرێت سوودێکی زۆر باشیان لێ بنیەوە ئافرەتان کە ئەو ئافرەتانەی گەیشتونە پێیان یاخود ڕویان کردوتە ڕێکخراوەکانمان سوودێکی باشیان بینیوە لەلایەنی بڵین پەرەپێدان بە کارەکانیان و بە تواناکانیان تێگەیشتن لە مافەکانیان و ئەرکەکانیان و هەروەها ئافرەتمان هەیە ئێستا چالاکوانێکی چالاکە بەناوبانگە ئەمان هەمووی لە ڕێی ڕێکخراوەکانەوە بڵێن ترینین و بڵێن سوودیان وەرگرتووە دواتر هاتنۆتە ناو کاری خۆبەخشی و بەردەوام بوونە سوودێکی یەکجار باشیان بینیوە. بەڕاستی خۆی هۆکار زۆرن لە کە ڕێکخراوەکان لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە هاتنە عێراقەوە یان ڕێکخراوە ئینتەرناشناڵەکان کە لە سەرەتاوە فێری خەڵکیان کردکەوە هەمیشە بێن بۆ ئەو چالاکیانە کە بە بەرامبەر ببێت سوودێکی مادیان هەبێت یاخود چۆن بڵێ دەستکەوتێکیان هەبێتتر خۆراک بێت یاخود شتومەک بێت ئەمە وای لە خەڵکی کردکەوە هەمیشە بیر لە ڕێکخراوەکان کەنەوە ئەبێت دەستکەوتێکی مادیان هەبێت دواتر هەر خۆیان بیریان لەوە کردەوەکەوە ئێمە نابێ بەردەوام بین لەسەر ئەوەی کە ئێمە هەمیشە یارمەتی بدەین چونکە ئەمە وڵاتە ڕوو لە شەڕ و ناکۆکی دەکات دەبێ ئینسان عەقڵی بەکاربێنێت و هۆشیار بێت چۆن ڕوبەڕووی ئەو توندوتیژیانە ببێتەوە وەگوتم یعنی شتێکی لەلایەن دروست کرد کە ئەبێ بە بەرامبەر بێن ئەمە وای کردووە کەوا ئێمە بەڕاستی چۆن بڵێ کێشەیەکی سەرەکی ئێمە کە بە درەنگی بگەینە خەڵک یاخود بە سەختی بگەین کە ئەگەر چالاکیەک بکەین ئێمە بەدوای خەڵکا دەگەڕێن کە بێن ئەگەر جاروا هەیە یعنی کرێ ڕێگاکەشیان پێدەین نایەن چکەوان فێر بوونە ئەو کار و چالاکیانەی کەوا پێشکەش شەکرا لە سەرەتایی بڵێن پرۆسەی ئازادیەوە پارە دەدرا کە پرۆژەیەک بکەن یان خۆت چۆن بڵێ هەمووی خولی ساڵۆن و خەیاتی بوو بە ئێستاشەوە هەر بەدوای ئەو خولیا دەگەڕن دۆنەرەکانیش کە پرۆژەمان پێدەدەن بەدوای شتی تازاگەڕن کەوا بگەزێرێ لەگەڵ بارودۆخەکەیە خولی خەیاتی ئەوانە بەڕاستی کۆن بوونە ئێستا ئێمە پێویستمان بە هۆشیاریە چۆن بزانین ڕوبەڕووی توندوتیژیەکان بینەوە چۆن بتوانین کۆمەلگایەکی تەندروست دروست بکەین چۆن بتوانین بەرەو پێشەوە بڕۆین بەرە بە تواناکانمان بدەین ئەمان هێشتا لەو بابەتە ماون کەوا ئەبێ لە خولەکان دەستکەوتیان هەبێت و چۆن بڵێ یا خەیاتی بێ یا ساڵۆنی بێ ئیتر نینەکو ئەو بابەتانە ئەگەر بڵێن مەسەلەن ڕێکخراوەکان خۆیان بۆ ئەو کارە ناکەن یعنی بڵێن ئەم خولانە بکەنەوە بەڕاستی ئەم خولانە مکلفن بۆ ڕێکخراوێکی چۆن بڵێ لۆکاڵی کە بە بەردەوامی خەریکی ئەم قولانە بێت بۆ ئەوان فیسەبیل ئەوان بێن بەشداریکەن لە کۆڕ و کۆبوونەوەکانمان و سیمینارەکان کەوا دەربارەی توندوتیژی دەکرێت هەروەها چۆن بڵێن دابوونەریتمان هەیە کەوا ئافرەت دایمە حەشار دراوە لە ماڵەوە نابێت دەرچێتە دەرەوە ئێمە بمانەوە نەمانەوە کۆمەلگای کەرکووکی کەمێ عەشایرە شتی باشی تایە لە عەشاریەوە شتی بڵێن خراپشی تایەکەوە هەمیشە ئافرەتی بەستۆتەوە و نابێت دەرچێت بابەتێکی تر هەیەکەوە ئەوە تێگەی چۆن بڵێ ئەوەی لە زیهنی خەڵکا ماوەتەوەکەوە ڕێکخراوەکان ئەگەر بێت و ئافرەت بڕاتە نایەوە ئەوە چۆن بڵێ لە ڕێگایان لا ئەبات نکۆڵی لەوە ناکرێتەوە ڕێژەی توندوتیژی زیادی کردووەوە لەگەڵ ئەوەشە یعنی بڵێن ڕێکخراوەکان هەر خەریکن بەڵام هۆکاری زۆرن ئەگەر بتوانین دەرفەت هەبێ ئێستا بیان ژمێرین یەک لەوانەکەەوە هەری نەبوونی هەری کارە کە ئەماش وا دەکات توندوتیژی لەناو خێزانە زیاد بکات نەبوونی و هەژاری ئەمە هۆکارێکی سەرەکیە بەڕاستی بۆ زیادبوونی توندوتیژی هەروەها ئەتوانین بڵێن خراپ گێڕان ڕۆڵی ڕاگەیاندن کەوا ناتوانێت بە جوانیت ئەو ڕۆڵەیە بگەێنێ یاخود ئەو زانیاریانە بگەێنێکەوە سوودی هەیە بۆ کۆمەلگا بۆ نمونە ئەوەن مسەلسەلەیەکی تورکی دێن کە لە 1000 حەڵقەیە دابوونەریتی خێزان تێک دەدا شیرازەی خێزان تێک دەدا ئەمە
لە زیاتی بڕۆم بەرنمەیەکی هۆشیاری بدەن کە توندوتیژی چییە، مافەکانی ئافرەت چییە، یاخود مافەکانی کۆمەلگا چییە، تۆ چی دەکەی کە کاتێ مەسەلەن بۆ نمونە حاڵەتێک هاتە ڕێگات ژمارەی چۆن بڵێ ئەمباڵانسیە، ژمارەی هێڵی گەرم چییە کە تۆ پەیوەندی بە پۆلیسەوەکەی. ئەمانە هیچ نابینرێ لە تەلەڤیزیۆنەکانە. بەرنامەی هۆشیاری نییە، نە لە ناو دام و دەستگاکانی حکوومەت وەلەنە لە قوتابخانەکان نییە. ئەگەر بەشی چۆن بڵێ تەنمی بەشەریشان هەبێ بە هیچ شێوەیەک کاران نییە. خۆ لە ڕێکخراوەکان مدەریبی زۆر باشەیە بکرێت هەماهەنگی بکرێت لەگەڵیانە و بیان بن چۆن بڵێ خول و دەورە ببینن لەو بابەتەوە. بڵێ نەبوونی بەخێوکەر کە ئافرەتێک ڕوبەڕووی توندوتیژیەک ئەبێتەوە، منداڵی هەیە موچەیەکی نییە یاخود کەسێک نییە بەخێوی کات تاوەکو بتوانێت ئستقلالیەت وەربگرێت، جیا بێتەوە یاخود ژیانێکی تایبەتمەندی خۆی هەبێت، ناچار دەبێت کەەوە هەرچی توندوتیژی هەیە بیچێژێ لەبەر خاتری مناڵەکانی. بڵێن شەڵتەرمان نییە لە کەرکووکە و لە عێراقان بڵێن نەبوون و کەمی شەڵتەری لە عێراق بەعام کە ئێمە 5 شەڵتەرمان هەیە، 3 لە کوردستانە و 2 لە بەغا و ئەمبارە کە یەکێکیش دەبواە لەم ماوەی بکرایەوە لە کەرکووک بەداخەوە دواخرا و هۆکارەکەی نازانین بۆ چییە. ئەمما ئافرەتەکان کە کەیسیان هەبێ ناچار دەبن کە دەنگ نەکەن یاخود نەڕۆن خەبەر بدەن بە پۆلیس بمێننەوە، چکە جێگایەک نییە بیانگرێتە خۆیانەوە. ئەتوانین بڵێن یەکێک لە هۆکارەکانی تر زۆرینەی نەتەوە و ئاین و مەزهەبە لە کەرکووکە کەوای کردووە جیاوازی فکری هەبێت و عەقڵ سالاری پیاوکەوە ڕێگا نەدا بە ئافرەتەکان دەرچنە دەرەوە یاخود ڕوو لە ڕێکخراوەکان بکەن. بۆ نمونە ئێمە لە 2014 ڕوبەڕووی شەڕی داعش بووینەوە کەوا قەزاوناحیەکان هاتنە ناو کەرکووکەوە. ئەمە بەڕاستی وای کرد کە کۆمەلگای کەرکووک بەرەو دواوە بچێت، هەرچەندە کە کاتی خۆیان گەڕانەوە باشتر بوو بۆ ئەوان. ئێستا ئەوان تا ڕادەیەک ئافرەتەکانیان کراوەترن دێنە ناو ڕێکخراوەکانەوە، بەڵام سیرەکەن کە کۆمەلگای کەرکووک خۆی دواکەوت چکە ڕوبەڕووی شەڕ بووەوە و دابوونەریت و هەڵسوکەوتی ئەوان تەئسیری لە کۆمەلگای ئێمە کرد. بەڕاستی ئەتوانین بڵێن تا ڕادێک پەیوەندیە کرێت بە ڕێکخراوەکانەوە و چەندجا هەبووە سەعات 10 شەو 11 شەو داوای ئەو ڕێکخراوانیان کردوکەوە پەیوەندی بە چۆن بڵێ ڕێکخراوەکان کەوا پەیوەندی بە کەیسی ژنەوە یاخود ئەیان نێرێت بۆ دادگا یان یارمەتیان دەدات لەو بارەوە. بەڵام ئێمە ئەگەر بمانێ و نەمانەوێ یاسا کەمێ لە عێراق بەو شێوەیەت نەتەنفیزەکرێ و نە عقوبەکات تەنفیزەکرێت. حکمی عەشایەری چۆن بڵێ زاڵ بۆتە سەر یاساکان. بۆ نمونە ئەگەر ئافرەتێک بێت داڵدە بۆ ئێمە بەرێ ڕەنگە خانەوادەکەی بەچەکەوە بێتە سەر ئێمە و بێتە سەر ڕێکخراوەکە، ئافرەتەکە دەرەکاو ئەبا یعنی ناتوانانی هیچ یاسایەک نییە بە شێوەیەک ڕێگری لێ بکە. حکمی عەشایەری بەڵێ زاڵە بەسەرمانە، یاساکان بە شێوەیەکی جوان تەنفیز ناکرێت. بۆ نمونە ئێمە پێویستیمان بە چاکسازی چەند یاسایەکە لە پەرلەمانکەوە ئافرەتە پەرلەمانەکان بڕیار بدەن لەسەر ئەو کەیسانەی کە پەیوەندیان بە ئافرەتەوەیە تاوەکو ڕوبەڕووی توندوتیژی نەبنەوە. یەکێک لەوانە کە یاسای چلوویەکە لە یاسای سزادانی عێراقی کە ئەڵێ پیاوە بۆی هەیە لە ئافرەتەکەی بدا بە ناوی حەقە تەئدیبەوە یا چۆن بڵێ تەربیەتی بدا. ئەمە وای کردووە ئەگەر بێت و پیاو بڵێن تا بەیانی لە خێزانەکەی بدا دواتر پێشکات بکە بڵێ لێنی داوە یا محامێکەی یاخود خۆی ئەو یاسایە دێنە پێشەوە ئەڵێ من بە چۆن بڵێ ئەوە یاساکە ئەڵێ من بۆ تەربێدان لێم داوە. ئەمە بەڕاستی توندوتیژی لێ ئەکەوێتەوە و زۆر پیاو هەیە پەنا دەبن بۆ ئەو یاسایە کەوا لە سزاکەیان لەسەر کەم بێتەوە یاخود ئەسڵەن دەرباز بن. بەڵام لێرە دەبێت ڕۆڵی ئەو ئافرەتانەی کەوا لە پەرلەمانن ڕۆڵی خۆیان بگێڕن. ئێمە یاسایەکمان هەیە بە ناوی قانون الحیمایة من العنف الأسري کەوا لە 2020 کە ئەنجومەنی وەزیرانی عێراقی تەسویتی دەنگیدا لەسەر ئەو مسوەدەیە، بەڵام هێشتا پەرلەمان
تەسویتی نەکردووە لەسەری کە ئەگەر بێت و ئەو یاسایە بڕیار لەسەر بدرێ و تەنفیز بکرێت کە ئێمە زۆربەی کێشەکانی ئافرەت لە عێراق و لە کەرکووکش چارەسەر دەکرێت و لە بورگەکانی کردنەوەی شەڵتەر لەخۆ دەگرێت بەڵام ڕۆڵی ئافرەت لەناو پەرلەمان زۆر سستە و لاوازە ناتوانن یاخود دەست بۆ کەیسانە نابن کەوا پەیوەندی بە ئافرەتەوە و چارەسەری توندوتیژیە لەناو خێزاندا بێگومان یعنی دۆخی سیاسی کاری کردوتە سەر ئەوەی کەوا سەیری قەزایی ئافرەت بە شێوەیەکی لاوەکیدا بنرێت وەکو سەرەکی نەبێت بەڵام ڕۆڵی ئافرەت خۆی لاواز و سستە لە پەرلەمان چونکە کاتێ دەڕۆن ئەوان ئەجندای سیاسی تەطبیق دەکەن و گوێیان لێ نییە کەوا کۆمەلگا چی بەسەر بێ یاخود ئێمە پێویستیمان بە چی یاسایەکە پێویستە کەوا خێزان پتە بێ و پەیوەندیەکان لە نێوانە باش بێوە تا چەند چۆن بڵێ کۆمەلگا و پتەوی خێزان تەسیری لەسەر دەوروبەر و لەسەر بنیادنانی کۆمەلگا و چۆن بڵێ داهاتووی وڵاتەکەمان ئەڕۆن کە ئیتر بیرانەچێکە قەزیەی ئافرەت هەیە ئەو 4 ساڵە چۆن بڵێ بەڕێ بنکەوە ئەسڵن ئافرەت نەبن و دەبینی لە کاتی هەڵبژاردنەکانیشا یعنی نەوع قەزایەک اقتراحەکەن کە دژی چۆن بڵێ خێزان و دژی ئافرەتە بۆ نمونە کە ئەڕۆن لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکانیان ئەڵێن ئەگەر ڕۆشن ئێمە ئەو یاسایە جێبەجێکن یاخود یاسایەکی وا دەرەکەنکەوە دوژن و سێژن یعنی فرەژنی شتێکی ئاسایی بێت ئەگەر ئافرەتەکان لە ناو ڕێکخراوەکانەوە دەربکرێن و هەڵبژێن بۆ پەرلەمان بێگومان ئەوان ئاگیان لە کەیسەکان هەیە ئاگیان لە قەزایای کۆمەلگا هەیە کە چمان پێویستەوە چی یاسایەکمان پێویستە تەشریع بکرێت چی یاسایەکمان پێویستەکەوە ئلغا بکرێتەوە یاخود ئەمە دژی کۆمەلگایە و تێکدانی شیرازەی خێزان تێکدەدات دەبێت لە ناو ڕێکخراوەکانەوە بێت چکە ئاگا یعنی بەش بە حاڵی خۆی ئاگای لە قەزایەکانە بێت کاری زۆر کردووە لە هەموو بوارێکە کە هەموو دەرفەتێ یاخود هەموو چۆن بڵێ وەزعێک بێت ئەو ئاگادارە و چالاکی ئەنجام داوە ئاگای لە بابەتەکانە ئەگە بڕوا لە پەرلەمانش بێگومان ئاگای لە دەبێت ئەو ئافرەتانە هەڵبژێردرێت کەوا لەسەر ئەجندای سیاسی نەڕۆن خۆ باوەڕ ناکەم یعنی بەڕاستی حیزبەکان ئەو ڕێگایە بگرن کە تۆ شتێک لە بەرژەوەندی خێزانە چۆن بڵێ یاسایەک تەشریعکەیت بەڕاستی ئەبێت ڕێکخراوەکان لەو بوارانە کار بکەن کە چۆن ئافرەت سەرکەوتوو بێت و چۆن هۆشیاری بدەن کەوا ئافرەت کامە مافەکانێتەوە ئەرکەکانی چییە و هەروەها ئەو جۆرە بەرنامانە بێت کەوا هەندەری ئافرەت بێت بێنە ناو کۆمەلگاوە پرۆژیان چۆن بڵێ ئەو پرۆژانەی کەوا ئەیهێنن چۆن بڵێ عەرزێکان تۆ بتوانین بە ڕادەیەک یارمەتی بدەی وەکو فەندی بچووک لە ناو ڕێکخراوەکانە دۆنەرەکان چۆن بڵێ پاڵپشتیان بکەن ئەمە خۆی بۆ خۆی واکە ئافرەت خاوەنی پیشەی خۆی هەبێت سەرکەوتووە بێت ئەو ئافرەتانەی کەوا دێن بەڕاستی کار دەکەن و کار دەدۆزنەوە ئەمە یعنی چۆن بڵێ بەرچاوە بینیوانە کە کاری خۆی هەبێت خێزان یاخود نێردەکەی ئەگەر برابێ هەر کەسێ بێ لە ماڵەوە ڕێزی زیاتری لێ دەبێت کە کاتێ ئیشی هەبوو بەرەسەرەکەی و ئافرەتان بتوانە ئەبێت وا خەونەکانی زیادەکات ئەتوانێت بێتە ناو کەسێکی قیادی لێ دەرچێت ئەتوانێت چۆن بڵێ سەرکەوتوو بێت و هەروەها بەرنامەی هۆشیاری لە ناو دام و دەستگاکانیشا بەڕاستی ئێمە پۆستی ئەو ئیداریمان نییەکەوە ئافرەت سەرۆکی مەسەلەن بە دایرەیەکرێت تەنها تقریبان بڵێم بەدەست ئەژمێردرێ چەندێکن کە ئێمە ئەو لێکۆڵینەوەمان کردووە هۆکاری زۆر زۆری هەیەکەوە ئافرەت بۆ دوا ئەکەوێت دەبێت یعنی هەوڵی ئەو بەرنامانە بدرێتکەوە بۆیان چۆن بڵێ ئەو کێشانەی کە دێتە بەردەمیان چارەسەریان بۆ بێت هەروەها هۆشیاریان پێ بدرێت کەوا چۆن مامەڵەکەن لەگەڵ ئەو دۆستانە کە هاتە پێشیان